کاتان باش بینەران دیارە ئەمڕۆ ئەنجامی تاقیکردنەوەکانی قۆناغی دووەمی شەشی ئامادەیی بڵاو کرایەوە. ئەنجامەکان زۆر دڵخۆشکەر بوون بۆ دانیشتوانی سنووری قەزای داقوق، بەڵام بۆ من تایبەتی جیاواز بوو. بەو پێی دوان لە کیجۆڵەکانم ئەمڕۆ نمرەی باشیان بەدەستێنا. یەکێکیان کە هەردووکیانی جمکن، یەکێکیان لە قۆناغی یەکەمە 97.4، ئەوەی تریان لە قۆناغی دووەم ئەمڕۆ 99.43 بەدەستێنا. ئەم ئەنجامە زۆر دڵخۆشکەر بوو بۆ من. بۆیە من ئەمڕۆ ئەم لایڤەم یاخود ئەمە لایڤەم لە ماڵی خۆمانەوە ئەنجامدا. ئەمەوێ بچمە لای هەردوو کچەکەم لەنیا و ڕۆنیا، با بزانم لە زاری خۆیانەوە ئەم ئەنجامە یاخود ئەمە کە گوێیان لە نمرەکەیان بوو تا چ ڕادەیەک دڵخۆش بووم دێمە نێوان هەردووکتانەوە، هەم لەنیا و ڕۆنیا. منەمەیە ئەوەشی باسکەم بینەران. لەنیا و ڕۆنیا جمکن، یعنی من باوکیانم تاکو ئێستا ینی ڕاستیەکەی لێکیان ناکەمەوە هەردووکیان، کە بانگیانیشکەم کە یەکێکیان بانکەمەڵێم لەنیا ڕۆنیا ئیترێکیان وڵامەدەوە زانم ئەوە خۆیەتی. با سەرەتا بسمە لای لەنیا ڕۆنیا بگورم. ڕۆنیا ئەو کاتەی کە ئەنجامەکان بڵاو بووەوە تا هەست بەچی کرد؟ طبعا زۆر دڵم خۆش بێ بە منورەیە کە تۆ بەدەستم هێنا و طبعا بە ئاسانیش نەوێم شتە، زۆر هیلاک بیم، زۆر ماندوو بووم من و دەستخۆشی لە باوکمەکەم، لە دایکم، لە مامۆستاکان وتر. ڕۆژانە چەند سەعات سەعیدە کرد؟ تقریبا 14 بۆ 16 ساعت سەعیدە کرد. زۆرتریش تقریبا. زۆر ماندووە بوویان. چیت هەیە بۆ باوکت کە من وەستاوم لە چەند؟ تاان زۆر دەستخۆشت لە یەکەم دوو هەم باوکی، هەم برای، هەم هاوڕەیەکی کە بە جددی باوکە کۆتو نییە. زۆر دەستخۆشت لە یەکەم. خەجاڵت میکردا. ڕۆنیا ئەمچۆم لای لەنیا تۆ 97.4 هێناوە لە قۆناغی یەکەمە. هەستی چییە کە خوشکەکەت کە جمکن ئەو نمرێکی یەک وابدام دوو نمرەی لە تۆ زیاترە؟ ئەستی چۆنە یعنی چی؟ بۆ ئەو زۆر دڵم خۆشە، بۆ خۆمیش زۆر دڵم خۆشە. دەستخۆشی لە مامۆستاکانی مەکەم، لە دایک و باوکم. بەجددی زۆر ماندوو بووم بەم لەنیا کە حتا گەیشتم پێی. سپاسی بۆ زۆر بۆ خواکەم. خوشکەکە دەڵێ 14 بۆ 16 ساعت ڕۆژانە سەعیمە کرد، ئەی تۆ؟ ئەمیش هەروە پێکەوە خوێنسمە. باشە هەر پێکەوە سەعیدانە یەک ژوور بوون؟ دوو ژوور بێ. باشە دەستان خۆش بێ، پیرۆستان بێدەی ئیشاء ئەڵڵه بە ئاواتی خۆتان. ئەگەر منەمێ بچمە لای یەکێک لە خوشکەکانی ئەم خوشکەی زۆر دڵخۆشکەر بوو لە زانکۆ بوو کە گەڕایەوە. هەستت چی کرد ئەو کاتێک کە زۆر دڵخۆش بووم، هەم بۆ لەنیا هەم بۆ ڕۆنیایش. ڕۆنیا ئەمڕۆ کە هەواڵەکەم پێکەیشت لە زانکۆ بووم بە جددی زۆر دڵخۆش بوو. یعنی تاوقعما کرد ئەم نمرەیە بێنێ لەبەر زۆر ماندووە بوو، زۆر خوێنای، زۆر هەوڵی بۆیە بێخوا پیرۆزشی بێ، زۆر بۆی دڵم خۆشە. بەڵێ لەنیای شەمان شێوە لەنای هەر بەیەکەوەش بوو. طبعاً زۆر جوان بۆ یەکەوە. والله کاکە زۆر سپاس دەکەین تۆ مای شانازیت بۆمان، زۆر سپاس دەکەین کە هەموو کاتێ لەگەڵمانی لە پشتمانی هەموو ئەم شتانە بەهۆی تۆیە ئەیکەین، بەهۆی پاڵپشتی تۆیە کە دایم لەگەڵمانی. زۆر سپاس دەکەین. دەستان خۆش بێ، زۆر سپاس. دیارە ئەو کاتی کە ینی ئەنجامەکان بڵاو بووەوە واقع ڕاستی من لە ماڵە نەبووم، لە ناوچەی تاڵابانی بووم، لە گوندی ئەنگیجە سەرقاڵی کارێک بووم لەوێ کە ئەنجامەکانیان بڵاو کردەوە. ینی ئاگادار کرامەوە، هەستێکی زۆر خۆشم بوو من کە وەکو باوکێک و هاوکات لە سنووری داقوقیش ئەنجامەکان زۆر باش بوون. خوێندکارێکی باش نمرەی باشی هێناوە هاوشێوەی کچەکانی من، ینی لە ئاستی لە نەوەتەکان بەسەرەوە لەسەر ئاستی داقوق و کەرکووکیش لە یەکەمەکانن. هیوای سەرکەوتن بۆ تەواوی خوێندکارانی قۆناغەکانی خوێندنی کوردی و عەرەبی دەخوازم.